بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێت. لە درێژەی کار و پرۆژە و چارەچەکانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ ساڵی 2024 و لە پێشوازی مانجی ڕەمەزانی پیرۆزدا هەڵدەستێت بە دابەشکردنی بڕی 27 ملیۆن دیناری عێراقی بەسەر 60 کەس لە نەخۆش و کەم دەرامەت و کەم ئەندام لە شاری هەولێر و دەوروبەری. بەو هیوایەن کەوا کەلەنێک بۆ ئەو کەسانە پڕ بکاتەوە و هەروەها سپاسی ئەو خێرخوازش دەکەین کەوا ئەو هاوکاریەی گەیاند بە دەستگای خێرخوازی بەخشین و دەستگای خێرخوازی بەخشینیش لە ڕێگای لیژنەیەکەوە ناوەکانی تۆمار کرد و ناوەکانی دیاری کرد بۆ ئەوەی کەوا هەر کەسێک لەوانە بڕی 450,000 دیناری عێراقی پێ بدرێت بۆ ئەوەی کەوا کەلەنێکی بۆ پڕ بکاتەوە و سفرەیەکی گەرم لە مانجی ڕەمەزان لەگەڵ منداڵەکانیان بەڕێ بکەن. بەو هیوایەن کەوا خێرخوازانی تر بێنە پێش و ئەسپی خۆیان تێدا تاودەن بۆ ئەوەی کەوا زیاتر ببەخشن تاوەکو بەخشینیش بەردەوام بێت. بەڵێ نەخۆشیەکەم کاکەم نەخۆشیەکەم سەرەتان شێرپەنجەیە. ئەو کاتکە شەعام گرت تقریباً 6 سانتی و بوو نەخۆشیەکەم زیاد بوو. لەو ماوە 3 ساڵی 4 دار عملیات کردی قوربان. دەردەشی زۆر ناخۆشە زۆر گرانە. بەڵێ کاکە بەرێ مەحتیەوە تەواو ناوی بەڕاستی خاصەن بەخشندەی تەواو ناوی مەحتی نازانم وەسفیشیان دەری لێ بکەم. یارمەتی زۆر خەرک دەدا هاوکاری زۆر خەرک دەکە و مسلمان ڕاستەقینەن بە من نازانم خەرکوی تێدەگەن بەس مسلمان ڕاستەقینەن هاوکاری خەرک دەکەن. ئەوە بە هەموو حزبێک و بە هەموو کەسێک ناکرێت بێشێز خێزانی کەم دەرامەت کۆ کاتەوە ئەوە بەخشندەیەک ئەو کارە دەکەن کە خوا گەورە بەرەکەتی خستە ژیانی ئێوە و ئیشەکانی ئێوە بەڕاستی و سوپاسیان دەکەین بۆ هاوکاریەکان و لە بەرچاومانە بەڕاستی. ئەزیام داتەوە یا ڕەبی خوا سەد ئەوەندەیان داتی خوای گەورە لێیان ڕازی بی یا ڕەبی خوایە ناو لە قیامەت خوا بەشش چاچیانەتی بۆ باشتر شاکە یاخو بێ بەراوێ نسیبەتی یا ڕەبی خوایە. سپاسیانەکەم زۆر سپاس بەرنامە بەخشینەکەم سپاسی کاک شێروان هەواڵەکانیەکەم کاری کردین 150 و 100,000 زۆر جار هاوکاریان کردن زۆر ممنونم زۆر سپاس خوا خەیریان بنووسی. زای خێرتی زەنامتان بداتەوەی دەستگای بەخشین و تا هەموو ساڵێ یارمەتیماندن بەڕاستی دەخوا خێری ئەو خێرخوازش بنووسی بەڕاستی دەستەی یارمەتی تەواوی لەوە ئیشەڵە لە بۆ ڕەمەزان ئیشەڵە بەشمان دەکات خوای گەورە سەدقاتی وای بداتەوە دەستی جەنابیشتان خۆش بی خوا خێرتان بنووسی یا ڕەبی وەڵڵی 450,000 خوا زانداتەوە یا ڕەبی خوا خێرتان بنووسی ئیشەڵە لەسەر میزانی حەسەناتان سەتان قاتەوە داوای لە هەموو خێرخوازانیش دەکەین لەو مانجی ڕەمەزانی کە مانجی لێ خۆش بوو ناوانی دەستکراوە بوون لۆی زیاتر یارمەتی فەقیر و لێ خەوماوان دەن بەڕاستی. دیارە دەستگای خێرخوازی بەخشین بە بۆنەی نزیک بوونەوەی لە مانجی ڕەمەزانی پیرۆز دیارە ئێمە هەموو ساڵێک بەر لە هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز 1-2 پرۆژە ئەنجام دەدەین دواتر پرۆژەکانی ترمان لەناو مانجی ڕەمەزانی پیرۆزدا ئەنجام دەدەین. دیارە پرۆژەی ئەمڕۆمان بریتی بوو لە دابەشکردنی 27 ملیۆن دینار بوو بەسەر 6 خێزان بۆ هەر خێزانێک ئێمە بڕی 450,000 دینارمان بەسەرێندا دابەش کرد کە پێکات بوون لە نەخۆشانی درێژخایەن نەخۆشانی شێرپەنجە وەروها غەستی گورچیلا و خەڵکی هەژار و نەدار کە ئەوانەی برنکرێچین و کەسابەتیان بۆ ناکرێت بۆیە من لێرە سوپاسی و خێرخوازی دەکەم کە هاوکارمان بوو لەم پرۆژێ بۆی بتوانین دڵی 6 خێزان لە شاری هەولێر خۆش بکەین خوای گەورە پاداشتی خێری بداتەوە. من لێرەوە بەڕاستی دەمێ ئەو پەیامێ بگەێنم بە هەموو خێرخوازان کە دەستگای خێرخوازی بەخشین هەموو ساڵێک کۆمەڵێک پرۆژە ئامادە دەکات سوپاس بۆ خوای پەروەردگار و بەهیمەتی خێرخوازان هەموو ساڵێک پرۆژەکانی بە زیادەوە توانیتی جێبەجێم کە ئەم ساڵیش دەستگای بەخشین کۆمەڵێک پرۆژەی ئامادە کردووە دیارە پرۆژەکانی بریتین لە هاوکاریکردنی نەخۆشانی شێرپەنجە خەستی گورچیلا کەماندەمان نابینایان و هەروەها دروستکردنی خانوو و هاوکاریکردنی بێباوکان و کڕینی ماتۆڕی سێتایە بۆ خەڵکی هەژارەوەی بتوانانی کەسابەتی بۆ بکات و دابەشکردنی کورسی شەعن دیارە ئەمە کۆمەڵێک پرۆژەنە ساڵانە دەستگای خێرخوازی بەخشین جێبەجێیان دەکات و ئەم ساڵیش داماناوە ئینشاڵڵا خێرخوازان هاوکارمان بن بۆی بتوانین
بە هەزاران و دیان هەزار خێزانی تریش ئەم ساڵ لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هاوکاری کرد. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان ئەوەی بینیتان دابشکردنی بڕی 27 میلیۆن دینار بوو بەسەر 6 کەس لە کەم دەرامەت و نەخۆش و هەژارانی شاری هەولێر و دەوروبەری بەو هیوایان کەوا بۆ مانجی ڕەمەزان ببێتە سەبەتەیەکی گەرم لەسەر سفرەی ماڵەکانیان و هەروەها دوعای ئەوانتان بیست و لێرەوە داوا لە خێرخوازان و خواپێداوان دەکەین زیاتر و زۆرتر بەپیل دەستگای خێرخوازی بەخشین بێن بۆ ئەوەی کەوا زیاتر ببەخشن تاوەکو خۆی پەروەردیگاریش بەرەکەت بێختە نێو ماڵ و سەروەت و سامانیان. تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرین، خواتان لەگەڵ.